ئەمە ناوی داوێن پیسیە جوانیان کردووە، نایە ناوە دڵداری، نایە ناوە عەشق، ئەمە داوێن پیسیە، ئاوا ناویان جوان کردووە بۆی تۆ بیکەی. نایە ناوە کەپڵ، ئەم ناوانیان لێ ناوە، نایە ناوە دنگ. ئەم ناوانە هێناویانە ناوی جوان جوانە لە قێزەونترین کاریان ناوە بۆی کەس سڵی لێ نەکاتەوە، هەموو کەس بە دوایەوە بێ بیکە. کێ ئەم ناوانەی لێ ناوە؟ شەیاطینی ئینس، چونکە شەیطانەکان عادەتەن ئیشیان تەزیینە، جوانکردنی کارە قێزەونەکانە، ئیشیان ئەوەیە. شەیاطینی جنی بە وەسوەسایکە، شەیاطینی ئینسی بە قسە و کردارێکە، بە قسەیە بۆ جوانەکە و بە کرداریە بۆ جوانەکە. ئەم ناوە شەیطانە ئینسیەکان هاتوون جوانیان کردووە لای گەنجەکانمان، کۆ گەشتۆتە پیرەکانیشمان و عولەماکانیشمان، جوانیان کردووە لە لای بڕۆ دڵداری بکە، یعنی ئەوەی کە نایکا دڵی نییە، مردووە، بڕۆ عاشق بە، یعنی ئەوەی معشوقێکی نییە، ئەوە کەسێکی نوقسانە، کەسێکە نە شعر و شانامەی بۆیە، کەسێکە نە هەستی ناسکە، هەستی ڕاقی نییە. ئەو خەڵکیان وا لێ کردووە، ئەو گەنجانیان وا لێ کردووە بیرکەنەوە. جار کەسێ ئەم داوێن پیسیەی ناونا دڵداری و عەشق و ئەوانە، ئەوە هاتووە ئیشەکەی شەیطانی کردووە، ئەو ناوەی جوان کردووە کە خۆی داوێن پیسیە. داوێن پیسیە، دڵداریکردن داوێن پیسیە لە ئەسڵە، بەس نایان ناوە دڵداری، خۆی شەهوەت بازیە، هەوەس بازیە، ئارەزوو بازیە، خۆی ئەوەیە لە ئەسڵە، دڵداری نییە، ئەوە ناوە ئەسڵیەکانیەتی. بابی ناسنەوە نەیکەن، لێتان جوان نەبێت.